لسر بيتر اختنكرين لسر مجارة بودجي 2016 احمد حاجی رشید بریارده لجنه دارایی لپارلمنت عراق باوی که زندی لستودین متبلی بولتحن آمده به ام کاتت باش کاک احمد سپاس بو باشداری کردن دمویت توکو بریارداری لجنه دارایی بزنم چتبینی اکتان لسر بودجه 2016 هيك رجاكي 6 تريليون و 400 مليار دينار بناوی خوای بخشنده مهربان سپاس بو برستان سپاس بو بینرانتان لیرو او فرصت اقوزمو بو وی بلم بناوی کتله کومالی اسلامی و پرسو سر خوشی خومان آراستی گلانی عراق کین ببونی کوچی دوای برز دکتور احمد چلبی سەرۆکی لیژنەی دارایی کە یەکێک بوو لە دۆستە دێرینەکان و دۆستە هەمیشەیەکانی گەلی کورد و یەکێک بوو لەو کەسانەی کە لە موازنەی 2015دا هاوکار و پشتیوانی ئێمە بووە کەسێکی زۆر واقعی بوو لە داخوازیەکانی ئێمە کە کاتێک باسی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانمانە کرد و یەکێک بوو لەوانەی هەمیشە ڕوبەڕووی بەرامبەرەکانمان ئەوەستایەوە کە باسی لە ئەمری واقع کرد سەبارەت بە بودجەی 2016 بەڵێ پێشەوەی باس لەوە بکەی کاک ئەحمەد کە ئەحمەد چەلەبی کە سەرۆکی لیژنەی دارایی بە هیچ کاریگەریەکی ئەبێ لەسەر بودجە بەدڵنیاییوە سەرۆکی لیژنەی دارایی خۆی بۆ خۆی یەکێکە لەو لیژنە هەرە گرنگانەی ناو پەرلەمانی عراق و کەسایەتێکی تایبەتمەندی ئەوێ لەو بوارە کە بتوانێت لە ڕووی سیاسی و پێگەی سیاسی تایبەتی هەبێ و لە ڕووی ئابووریەوە تەجروبە و ئەزمونێکی زۆر گەورەیە بێ کە کەسێک توانی بێت ئەم دوو سیفەیە کۆکاتەوە بەڕێز دکتۆر ئەحمەد چەلەبی بوو کە لە ڕووی سیاسیەوە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە احترامێکی زۆری لێگیرا و پێگەی تایبەتی هەبوو و علاقاتێکی زۆر فراوانی لە دەرەوە هەبوو لە ڕووی ئابووریەوە لە ئەو پەڕی سیاستمەدارانی ئەمریکی زۆربەی سەفیرەکانی وڵاتانی جیهان و زۆربەی سیاستمەدارەکانی کۆنگرس هاوڕێی بوون و ئەیتوانی بە هەموو شێوەیەک و بە هەموو کاراسانیەک داتا و زانیاری دەستکەوێت لەبارەی بابەتە ئابووریەکان و لە ڕووی داراییەوە لە ناو عێراقدا یەکێک بوو لەو کەسانەیەکەوە تەجروبەیەکی باشی هەبوو بەتابەتی لە مەجالی بانکە و تەجروبەیەکی باشی هەبوو لە مەجالی ئیعمار و ئاوەدانکردنەوەی عێراقا بەڵێ بەدڵنیاییەوە کاریگەری کەواتە تێبینی ئێوە لەسەر بودجە چییە؟ سەبارەت بە بودجەی 2016 بودجەکە ئەتوانم بڵێم کۆپیپێسی ساڵی 2015 بە پێی بڕگە و مادەکانی تەنها ئەوەندە کەم کراوەتەوە ساڵی 2015 خرجەکان لە 190 تریلیۆنەوە هاتوونەتە 106 تریلیۆن و داهاتەکان لە 94 تریلیۆنەوە هاتووەتە 84 تریلیۆن بە هەمان شێوە خەمڵێنراوەکەوە داهاتەکان بوونەتە دوو بەش داهاتی نەوتیمانەیەکە بڕی هیچ گۆڕانکاریەکی تیان نەکراوە سەبارەت بەوەی کە نرخی نەوتدا بەزیوە لە هەمان کاتدا کۆمەڵێ لە عێراقا ئەگەر بوارم بدەی بۆ ئەوەی ئەفکارم لە بچڕێنی بۆ ئەوەی بە مەوزوعی بچمە ناو مەوزوعەکەەوە دوایەوە چ پرسیارێکت هەبوو ئاراستەی بکەیت سەبارەت بە داهاتەکان داهاتی نەوت لە بەرەوەی عێراق وڵاتێکی ڕێعی و اقتصادێکی وحید المەصدەرە نزیکەی 69 تریلیۆن و 700 ملیار داهاتی نەوتیە باقیەکە ئەمێنێتەوە بۆ داهاتی غیر نەوتی کە نزیکەی 14 تریلیۆن و 300 ملیارە بە شێوەیەکی گشتی بڕیاردراوە لەسەر هەناردەکردنی 3 ملیۆن و 600 هزار بەرمیل ڕۆژانە لەناو ئەم 3 ملیۆن و 600 هزار بەرمیلا 550 هزار بەرمیلی ئەبێ هەرێمی کوردستان بینێرێ لە مقابلی ئەوەی لە ساحە حەڤەت جێگیر کراوە بۆ هەرێمی کوردستان کە بە ئینفاقی فعلی سەرفەکرێ ئەم بڕێی هەرێمی کوردستان بریتیە لە 13 تریلیۆن و 600 ملیار لە ئێستادا ئەو پرۆژەیە گەیشتۆتە پەرلەمانی عێراق و لە هەفتەی ئایندا خوێندنەوەی یەکەمی بۆ کرێت دوای خوێندنەوەی یەکەم ئاڕاستەی لیژنەی دارایی یەکرێت بۆ ئەوەی راپۆرتێکی تەفسیلی لەسەر بنووسێ پاشان خوێندنەوەی دووەم و پێشنیاری ئەندامان وەرەگیرێ لە کۆتا خوێندنەوەدا بڕگە ئەو پرۆژە یاسایە تەزیقەکرێت تاوەکو بێتە پرۆژەیەک لە پرۆژە یاساوە بێتە قانونێکی نافیز و هەموو لایەک پێوە ملتەزیمە بن. بەڵێ واتە هیچ گۆڕانکاریەک وتت هیچ گۆڕانکاریەکی بەسەرە ناتەوە هەمان راپۆرت هەمان بجێی ساڵی 2015 لە کاتێکە لە ئێستادا کە نرخی نەوت دابەزیوە و لە هەمان کاتدا کۆمەڵێکیشەیە لە عێراق لە هەمان کاتدا بودجەی موچەی پلە باڵەکان کە لە پرۆژەکانی چاکسازی حەیدەر عەبادیە
کەم کراونەتەوە بودجەکە هەروەکو خۆی ماوەتەوە لە ڕووی تێکستۆ باسم بۆ کردی لە ڕووی تێکستۆ هیچ گۆڕانکاریەکی بەسەرانە هاتووە ئەتوانم بڵێم بودجە لە ڕووی تێکستەوە ئەو بڕگە و مادە قانونیانەی کە لەسەر بودجە هەیە لە ساڵی 2006ەوە هەتاوەکو 2016 هەمان تێکستی قانونی هەن بەڵام بڕەکان گۆڕاوە بۆ نمونە نرخی نەوت لە ساڵی 2015 بە 56 دلار دانرابوو و ئێستا نرخی نەوت بە 45 دلار دانراوە و داهاتە ناوخۆیەکان لەسەر ئەساسی ئەم نرخە کە زیادەی نەوت دانراوە بۆیە زیادەی داهاتەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە سەبارەت بە پشتی هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتوێتە ئەو بڕوایی کەوایە هیچ هەواڵێک بە ئێمە نەوتراوە کاریمی کوردستان پابند دەبێ بە ناوەڕۆکی بودجەکەوە یانە ئەوەی بۆ چوونی منە هەرێمی کوردستان ناتوانێت پابند بێ هەم لە ڕووی فەنی هەم لە ڕووی اقتصادی بۆچی ناتوانێت پابند بێن ئەگەر پابند نەبێم قەیرانەی لە ئێستا هەیە کە باس لە وەکرێشاندێکی حکوومەت یاریمی سەردانی بەغدا بکە ئاگاداری ئەوەن تا ئێستا بە هیچ شێوەیە بە ئێمە بە فەرمی نەوتراوە لە کەناڵە ڕاگەیاندنەکانەوە بیستمانەکە وەفدێکی هەرێم سەردانی بەغداکە لە دوای خوێندنەوەی یەکەمی ئەو پرۆژە یاسایە سەردانی وەفدی هەرێم هیچ کاریگەریەکی نابێت چونکە گۆڕانکاری ئەستەمە لەو مەسئلەیە بکات چونکە حکوومەت ناتوانێت سەحبی بکاتەوە بە شێوەیەک گۆڕانکاری لە پرۆژە یاساکە بکە ئەوەی ئەمەوێ من بیڵێم لە ڕووی فەنیوە بۆ ناتوانێت چونکە ئەو بودجەی کە دانراوە کە بڕی 13 تریلیۆن و 600 میلیارە بە ئینفاقی فعلی دانراوە واتە هەرێمی کوردستان هەر نەوتێک ڕادستی کۆمپانیای سۆمۆوەکە بە ئینفاقی فعلی بۆی سەرفەکرێ واتە لە ساسی لێلا ئەدرێ بۆ سیادی و حاکمە ئەوەی کە ئەمێنێتەوە کە لە سا هەفتایە لە سا هەڤەیە ئەدرێ بە هەرێم لە کاتی التیزامی تەواوەک کە ئەوەشمانکان ساڵەکانی پێشومان وەبیر دێنێتەوە کە مانگ هەبووە هەرێمی کوردستان بای 750 میلیۆن نەوتی ڕادەست کردووە بەڵام بڕی 450 میلیۆن دلاری بۆ هاتووە کەواتە لە ڕووی فەنیوە هەرێمی کوردستان ناتوانێت پابند بێ بە ناوەڕۆکی و پرۆژەوە لە ڕووی اقتصادیەوە هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 860 میلیارد دینار هەیە بۆ تەنها موچەخۆرانی بێجگەلەوەی پێویستی بە 200 میلیارد هەیە بۆ موازنەی تەشغیلی فەرمانبەرەکانی بێجگەلەوەی پێویستی بە موازنەی ئیسیسماری هەیە لە ئێستادا هەرێم باز لەوە کاکەوە مانگانە تریلیۆنێک دیناری دەسەکەوێ و 150 میلیاریش داهاتی ناوخۆیی دەسەکەوێ ئەم قسەیە ئەگەر ڕاست بێ کە من گومانم لێ هەیە لەم قسەیە هەرێم بتوانێت ئەو داهاتە بەدەستبێنێ ئەگەر ئەم قسەیە ڕاست بێت جەدەلەن قبولمان کرد کە ئەم قسەیە ڕاستە ئەوە هەرێمی کوردستان نزیکەی 15 تریلیۆن دیناری دەسەکەوێ بەڵام لە عێراق نزیکەی 6 تریلیۆن دینار بەدەسێنێ ئەگەر ئینفاقی فعلی جێبەجێ بکرێ بەسەریە کەواتە دووبارەیەکەمەوە ئەگەر ئەم قسەیە ڕاست بێت لە ڕووی اقتصادیەوە بۆ هەرێم وا باشە خۆی نەوتەکەی هەناردە بکات دووبارەیەکەمەوە کە من گومانم هەیە لە ڕاستی و قسانەیەکەوە وەزارەتی سامانە سروشتیەکانێکە کەواتە چارە سەرگەڕانەوەی بۆ بەغدا و ڕێککەوتن و پابندبوونە بەو ئەتیفاقێکە لە نێوان هەولێر و بەغدایە نەخێر بە بڕوای من گەڕانەوە بۆ بەغدا لە ئێستادا لە ڕووی فەنی و لە ڕووی اقتصادیەوە بە زیانی هەرێمە ئەگەر ئەو قسانەی باسم کرد کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەیکا باز لەوەکە کە مانگانە تریلیۆنێک دیناری دەسەکەوێت لە حاڵەتێکە کە کێشەی یاساییمان بۆ دروست نەبێ و کێشەی سیاسیمان بۆ دروست نەبێ و ئەو پارەهێنانەوەی هەرێم بە ئاسانی بگەڕێتەوە هەرێم و بتوانین ئەو کۆمپانیانەی کەوان نەوتیان پێفرۆشین بە شێوەیەکی سانا پارەکانمان بۆ بگەڕنەوە و منافەسەی سیعری وانەکە کە نەوتی هەرێمی کوردستان لە نێوتی شوێنەکانی تر بە هەرزانتر بفرۆشێ ئەگەر ئەم عەرقەلانەی کە هەیە خاڵێکی ئەساسی هەیە کە لە هەرێمی کوردستانە کێشە ناوخۆیەکان کاریگەریانە بێ لەسەرم ئەم پرسە هەرێمی کوردستان ئەبێ دوو مەرجی ئەساسی هەیە بیپارێزێ یەکەم شەفافیت بپارێزێ کە تا ئێستا هەرێمی کوردستان لە راپۆرتی مبادرەی شەفافی دەولیە تا ئێستش بە غامزی هاتووە کە ئەو داهاتان شەفاف نییە نەخێر پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستانە شەفافیەتی تیانە و بە شێوەیەکی دادگەرانە بەسەر سێکتەرەکانە دابەش نەکراوە و گەورەترین خەڵگەی نەوت ئەوەیە کە سیاسەی مالی لەلایەن وەزارەتی مالیەوە داڕێژێ بەڵام سیاسەی مالی لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە داڕێژێت ئەنی بەچ بەڵگەیەکەوە ئەوڵی کە شەفاف نییە لە هەرێمی کوردستان لە کاتێکا بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتیەکان لێن داهاتەکە دیارە واشکرایە و لەکوێ و چۆن نەوتەکە فرۆشترە و بڕەکەشی دیارە بەتەحەدا وایڵێم 1 دینار بە قانونی ئیداری مالی و هەر قانونێک لە هەرێمی کوردستانە نافیزە نابێ 1 دینار لە خارجی موافقەتی پەرلەمانەوە سەرف کرێ بەڵام لە هەرێمی کوردستان لە ساڵی 2009 تاوەکو 2015 1 دیناری نەوت نەهاتۆتە ناو پرۆژەی یاساکانی بوجەوە شایانی باسە کە لە 2014 پرۆژەی یاسایی بوجە نەبووە و لە ساڵی 2015 پرۆژەی یاسایی بوجە نەبووە قانونی ئیدارەی مالی نەسەن باز لەوەکە لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص واتە ناکرێ هیچ صرفیاتێ بکرێ لە خەزانەی دەوڵەت إلا ئەبێ تەخسیص بکرێ ئەو تەخسیصەش بێ پەرلەمان ڕازی بێ لەسەری ئەوە بەڵگەی یەکەم بەڵگەی دووەم
لەسەر ئەوەی راپۆرتی شەفافی نێودەوڵەتی کە منەظەمەیەکی عالەمیە کە عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی سفەی ممتەثیلی وەرگرتووە راپۆرتی هەرێمی کوردستان وەرنەگیراوە لەبەر ئەوەی ئەو ڕێکخراوە کە ڕێکخراوێکی جیهانیە باز لەوەکە کە نەوتی هەرێم نە بڕەکەی شەفافە و نە سیعرەکەی شەفافە و نە داهاتەکەی شەفافە.